کارگەی بەرهەمهێنانی ئاسن لە کفری دادەنرێت. نزیکەی 6 مانگە کارەکانی دروستکردنی ئەم کارگەی وەبەرهێنانە دەستی پێ کردووە و بڕیاریش وایە لە 4 مانگی داهاتوودا تەواو بێت. ئەم شەریکەیە تەنها هەلی کار ناڕەخسێنێ بۆ گەنجەکانی ئێمە، بەڵکو ئەبێتە بازاڕێکیش و ئەبێتە هێڵێکیش بۆ گواستنەوە، بۆ برا شۆفێرەکان، بۆ بار هەڵگرەکان و بۆ ئەوانەی کاری گواستنەوەکەن و ژمارەیەکی هەلی کار لە دەرەوەی ئەو هەلی کارانش بۆ هێڵی گواستنەوە و شۆفێرانی بار و گواستنەوەش ئەڕەخسێنێ و لەگەڵ ئەوە ئەتوانرێت لە پەنای ئەوەیە بیر لەوە بکرێتەوە بۆ ئایندە ناوچەیەکی پیشەسازیش لەسەر ئەم ڕێگایە دروست بکرێت کە تەواوکاری کارەکانی ئەم کارگەیە بێت، وەک بازاڕێک بۆ ساختکردنەوە، بۆ مامەڵەی کڕین و خۆتەزانی ئەم جۆرە کارگانە لەبەر ئەوەی ڕاستەوخۆ ڕەفتی بە بازاڕەکان و بیناسازی و ژیانی خەڵکەوە هەیە، ئەتوانرێت کۆمەڵێک نووسینگە و ئەوەی کە لە قانون پێڵن دەڵاڵی ئەوانش بڕەخسێنێ و لە تەنیشیشە بازاڕێک بۆ خەڵکانی کاسبکار و ئەوانەی تریش بڕەخسێنێ. پرۆژەکە لە ئاوایی وەلیهەیەری ناحیی سەرخەڵات دروست دەکرێت. یەکێکە لە پرۆژە گەورەکانی بەرهەمهێنانی ئاسن لە کوردستاندا. دوای تەوابوونی نزیکەی 800 هەلی کار دەڕەخسێنێت. ئەمە گرفتێکی گەورەی بێکاری لە کفریدا چارەسەر دەکات. لە ئێستادا شاری کفری گەنجێکی زۆری بێکاردە، بەشێکی زۆری دەرچوانی زانکۆپی مانگەکان دانەمەزراون. ئەمە لە ئێستادا هەلێکی باش بۆ ئەو گەنجاناتە پێشەوە بۆی دابمەزرێن و بە هیوام لە داهاتووشدا کارگەی تر و بکرێتەوە بەوەی گەنجانی شارەکە تێدا دابمەزرێن و هەلی کاریان بۆ بڕەخسێت. بوونی ئەم پرۆژەیە و پرۆژەی تریش کە قسەی لەسەرەکرێت بۆ کفری بێت بەڕاستی بە بڕای من کاریگەریە بێ، بەڵام بابەتەکەوێت تا چەند ئەو بەڵێنانەی دراوە بۆ پرۆژەی تر تەطبیقەکرێت، چکە بەڕاستی ڕەنگە تەنها ئەم پرۆژەیە کاریگەری ئەو تۆی نەبێت لەسەر کفری. بەومێ دەکەین دەستی وەبەرهێنان بێتە کفری، نەک پرۆژەیەک دەیان پرۆژە و دەیان کارگەیتر بکرێتەوە. ئێستا ڕۆژانە سەدان تۆن ئاسن وەک کەرەستەی خاو لە ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراقەوە دەهێنرێتە کفری و ڕەوانەی کارگەکانی سلێمانی و هەولێر دەکرێن. دوای خستنەکاری ئەم کارگەیە هەم هەلی کار دەڕەخسێنێت و هەم بەرهەمی ئاسن لە کفریەوە بۆ هەموو کوردستان دەنێردرێت. سامانکەریم کورد چاد نیوز، کفری.